سوودەکانی کەنگەر چییە؟ ئایا هەڵگرتنی کەنگەر لە ناو بەفرگردا مەترسیدارە؟ کەنگەر یەکێکە لە گیاسەوزە بەهاریەکان کە لە کوردستان بە شێوەیەکی سروشتی دەڕوێ و لاوەرزی بەهاردا خواستی زۆری لەسرە. کەنگەر ڕێژەیەکی باش ئاسن و پۆتاسیۆم و گۆگرد و مەگنیز و فۆسفاتی تێدایە و سوودی هەیە بۆ کەم خوێنی و کۆنتڕۆڵی ڕێژەی شەکر دەکات. هەروەها بەهۆی بوونی ڕیشاڵ و ڤیتامینەکان و نەبوونی هیچ بڕەچەوری و پرۆتینێک تێیدا سوودی هەیە بۆ قەبزی و قۆڵۆن. کردداری یارسکردن ڕێک دەخاو. ڕێژەیەکی باش هۆرمۆنی گیایی تێدایە و ڕێژەیەکی باش دژاوەکسانی تێدایە و مێزڵدان چالاک دەکات. یارمەتی دابەزاندنی کۆلسترۆڵی خراپ دەدات. کۆندامی بەرگری بەهێز دەکا و زوو برین چارەسەر دەکات. هیچ بنەمایەکی زانستی ئەوەی نەسەلماندووە کە هەڵگرتنی کەنگەر لە ناو بەفرگەر واتە مجەمی دەدا مەترسی بۆ سەر تەندروستی مرۆڤ دروست بکات. ڕەنگە هەموو کەسێک زانیاری لەسەر هەڵگرتنی ئەو خۆراکە بەهارەیە نەبێت. هاوڵاتیان پێویستە کەنگەر بەم جۆرە هەڵبگرن. کنگرەکە بە کەمێک زەیتی زەیتون یان زەیتێکی تەندروست زرد بکرێ. دواتر بکرێتە ناو زەرفەوە و لە بەفرگردا هەڵبگیرێ و تەنها یەک جار خاو بکرێتەوە و کەمتر لە ماوەی ساڵێک دەمێنێتەوە. بە هیچ جۆرێک نابێ کەنگەر بە کاڵی هەڵبگیرێ چونکە ئەو بڕە ئاوەی تێیدا دەمێنێت ئۆکارە بۆ تێکچوونی کنگرەکە. هەر بۆیە پێویستە بە زەردکراوی هەڵبگیرێت.